بەڕێز سیروان تەوفیق بەڕێوەبەری بە بازاڕکردنی دەستەی گەشت و گوزار کە لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ جەژنیشت پیرۆز بێت. سپاس دەکەم. ئامادەکاریەکانی دەستەی گەشت و گوزار بۆم بابەتە چییە بۆ جەژنی ڕەمەزان بە تایبەتی و پێشبینی دەکەن چه ژمارەی گەشتیار بێت هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر؟ بێگومان دەستەی گەشت و گوزار بەر لە هەفتەیەک یاین لە پێش هاتنی جەژنی نەورۆزەوە ئامادەکاریەکەمان دەست پێ کردو چونکە هەردوو جەژنەکە ئەم ساڵ زۆر لێک نزیک بوون دەکرێت بڵین تێکەڵاوێکی زۆر باشە بوو لەوێنە بۆیە ئێمە بەس لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتەکانمان بەڕێوەبەرەتەکەمان لە قەزا و ناحیەکان هەر هەش بەڕێوەبەراتی گشتەکەمان لە 4 پارێزگای ئیدارە سەربەخۆکان ئەمادەکاری تەواو کراوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و لێژنەکانماندا بەش کردوون بەسەر چەندین گروپ و تیمدا هەر گروپی پێشوازی لە بازگەکان لە خاڵە سوورەکانی هاتنە ژوورەوە لەگەڵ گروپێکمان هەیە کە تیمی بەدواداچوون و پشکنینە لە شوێنە گەشتیارەکان و ناو شار و ئوتێل و مۆتێلەکان بۆی بەدەداچوون بۆ چێشە گرفتی گەشتیاران بکەن کە دێتە پێشەوە لە کاتی جەژنە. زۆر باشە. وەکو ڕەمەزانی ئەم ساڵ و ساڵی ڕابردوش کەوتبووە ناو جەژنی نۆرۆز و ئەو ڕۆژانەی کە خەڵکی تر پشووە و دەچێتە دەرەوە کەش و هەواکەشی خۆشە ئێستایتر یەکەم ڕۆژی جەژن دەستی پێ کردووە ئەم گەشتیارانی کە دێن پێتان وایە کە زیاتر لە شارەکانی عێراقەوە دێن لە دەرەوەی کوردستانەوە دێن چ ئامادەکاریەکتان بۆیان کرد و ئاسانکاری بۆ گەشتیاران بە تایبەتی؟ ئێمە ئەم گەشتیارەکانمان دەکرێت بن لە نێودەوڵەتینە ئێستا بۆ لە نزیک کابینەی نوێمەکە لە گەشتیارەکەمان زیاتر پەرەمە بە نێودەوڵەتی داوە زیاتر لە 25 بۆ 30 لە گەشتیارانی کە سەردانی هەرێمی کوردستانەکەن لە دەروی کوردستان و عێراق و وڵاتانی دەوروبەر و کەندا و ڕۆژهەڵاتی ئاسیا ئەوروپاوە دێن بۆ ئەوانی کە لە ناوەند و خواروی عێراقەوە بێگومان لە بازگەکان پێشوازیانەکەن لێژنەی تایبەتی پێشوازیمان هەیە بۆ ئەوانی لە ئەوروپا و لە وڵاتانی عەربی ئەوان لە ڕێگەی کۆمپانیای تایبەتی و دێن ڕێبەری گەشتیاری تایبەتیان هەیە کە دەیان بن بۆ شوێنە گەشتیارەکان ئێمە هەموو ئامادەکاریەکانمان پێش لە هەر بۆنێ کردووە چونکە چەندی کۆبوونەوەن ئەنجامداوە لەگەڵ کۆمپانیا تایبەتەکان کە تایبەتن بەهێنانی گروپ بۆ کوردستان زیاتر گەشتیارەکانمان بۆ ئەم جەژنە پێمان وابێت لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە خەڵک زۆر سەردانی کوردستانەکە لە باکووری کوردستانەوە بۆیە ئامادەکاری باشمان کردو بتوانین لە خاڵە سوودەکانی پێشوازیێکی باشیان لێ بکەین. زۆر باشە. لەم ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردوودا زۆر گرنگی بەکەرتی گەشت و گوزار و گەشتیاری لە هەرێمی کوردستان دراوە بەرەو پێشچوونەکان چی بوونە تا چەندە لەو ئاستەدا هەیە کە بڵین هەرێمی کوردستانی تر ناوچەیەکی گەشتیاری زۆر پێشکەوتووە بتوانێت لە ئاست داخوازی گەشتیاری و گەشت و گوزار بێت؟ بە سوپاسەوە ئێمە لە گەردەستبوونی بە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە سێ سێکتەرەکەی کە پشتی پێبەسترا سێکتەری گەشت و گوزار بوو پارەی پێ بدرێت بۆیە لە تەواوی کابینی نوێ کارکە لەسەرەوەی ژێرخانە گەشتیاریەکە دروست بکرێت چەندین شوێن و پرۆژەی گەشتیاری گەورە لە کوردستان ئەنجام درا و چەندینیشیان لە ئێستا لە جێبەجێکردندا لە ماوەی کابینەی دەیەم زۆربیان تەواو بن بۆیە ئەمە هەنگاوێکی باش بوو هەم لە بژانەوەی ژێرخانە گەشتیارەکان لە هێنانی ڕێژەی گەشتیاری زیاتر بۆ کوردستان ئێمە ژمارەی گەشتیار پێشتر لە 4 میلیۆن کەمتر بوو بەڵام ئێستا زیاتر لە 8 میلیۆن گەشتیار لە ساڵی 2024 سەردانی هەرێمی کوردستانی کردووە کەواتە ئەمە پێشکەوتنێکی نەوعیە لە هاتوۆتە بکاوە لە ماوەی دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە. ئەو پلان و پرۆژانەی کە ئاماژەتان پێکرد لە ماوەی کابینی نوێمدا جێبەجێ کراوە بۆ بەرەو پێشبردننی کردی گەشت و گوزار و گەشتیاری چەندە کاریگەری هەبووە ئەمە چەندە کردی گەشت و گوزاری پێش خستووە چیتر ماوە کە پێویستە بکرێت؟ بێگومان کاریگەری ئەرێنەکانی 100 بووە ئەمە پێم وتی ڕێژەی گەشتیار لە 4 میلیۆنەوە بۆ 8 میلیۆن ئەمە کەواتە ڕێژەکەمان 100% زیادی کردووە لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 7 ملیار و نیو دۆلار سرف کرا وەکو پرۆژەی گەشتیاری لە ڕێگەی کەرتی تایبەتەوە کە پرۆژەی گەشتیاری لە هەرێمی کوردستان دروستکراوە کە 142 کۆی وە بەرهێنانە لە هەرێمی کوردستان کرد لە سێکتەری گەشتیاری وە کەواتە کۆمەڵک ژێرخانی باش دروستکراوە لە ئایندەشدا کۆمەڵە پرۆژەی گەورە لە هەولێر لە سەرچای سەفین پرۆژەیەکی لە پرۆژە نایبەکانە لە شاری ئاکرێ لە زاخۆ لە سۆران و حەسەمە گەورەترین پرۆژەی گەشتیاری لە دۆکان ئەنجامەدرێت کە ئەمەش وا دەکات هەنگاوێکی کە کردی گەشتیاری بچێتە پێشەوە لە هەرێمی کوردستان. زۆر باشە. لایەنێکی گرنگی گەشت و گوزار و گەشتیاری پاراستنی ژینگەیە تا چەندە لەگەڵ دەستەی پاراستنی ژینگەوە لایەنەکانی دیکە هەماهەنگیتان هەیە لە بەرەوەی زۆر جارگلەیی دەکرێت هاوڵاتیان دەچن یا گەشتیار دێن ئەو ناوچانە پیس دەکەن سروشتی کوردستان ناشرین دەکەن یا کاریگەری درێژماوەی لەسەر پاک ڕاگررتنی ژینگە دەبێت ئایا ئەم لایەنەتان لە بەرچاو گرتووە لە ناوچە گەشتیاریەکان؟ ئێمە لێژنێکی تایبەت هەیە لێژنێکی باڵا هەیە کە پێکاتۆ لە کشت و کاڵ و گەشت و گوزار و دەستەی ژینگە و برادرانی زێرەوانی و پاراستنی ژینگە و هێزەکانی پاراستنی ژینگە ئەمانە لێژنەیەکی باڵانە کە کار لەسەر پاراستنی ژینگاکەن بەڵام بەداخەوە ئەوەی کە لە بە تایبەتی لە نەورۆزە بینرێت چکە لە نەورۆز هەر کەسێک لە خلەگە خۆی و خانادەکە چێتە بندارەکە چێتە سەرچایەکە چێتە جێ تو ناتوانانی لە هەموو جێ ئەمانە چاودێری بۆ دانێ ئەمە دەبێت پێویستی بە بەرزکردنەوەی هۆشیاری تاکەکەیە بۆ خۆی بەرپرس بێت لە پاراستنی ژینگەکە چوە دوجار ئەوە لەو سەر ئەو خاک وڵاتاشێ
دەبێت ئەوە تەسەوورکات لە ئایندا ئەمە دەبێتە کارەساتێکی ژینگەی بۆ خۆی بۆ مناڵەکەی بۆ نەوەکەی بۆیە لە ڕێ ئێوە کەناڵەکانی ڕاگەاندنەوە داوا دەکەین تاچی کوردی هەست بە پاراستنی ئەو ژینگەی بکات چکە پاراستنی ومانەوە ئەو ژینگەی بە جوانی خۆی و کاریگەریانی ئەریێبێ لە داهاتوو لەسەر هەرێمی کوردستان. زۆر باشە چ ئاسانکاریەک بۆ گەشتیاران کراوە ئەوانەی کە خەڵکی هەرێمی کوردستانین و لە دەرەوە دێن وەکو ڕێبەری گەشتیاری وەکو ئەدانانی ڕێنمایی لە شوێنە گەشتیاریەکان بەگشتی ئاسانکاری لە چۆنیەتی ئەو ماوەیە کە لەوێ دەمێنەوە. ئێمە بێگومان پێشتر ئەگەر پاسێکی گەشتیاری لە ڕێی بازگەیەکە و داخلی هەرێمی کوردستان بهاتە نێکسە زیاتر لە کاتژمێرە شێویست تا تاوی سەرنشینی پاسەکەدا ئێستا بە شایەدی کەناڵەکانی ڕاگەاندن دوێنش جەنابی پارێزگا سەردانی بازگەکانی هەولێری کرد و ئەو پاسە لە ماوەی کەمتر لە دەخولەک بە کامەلی دێتە ژۆ چکە هەم تیمەکان زیاد کراوە هەم سیستەمەکە سیستەمێکی باش و پێدرا و دانراوە لێوە وای کردو کار ئاسانی تەواو بۆ ئەوان ئەوانی لە ئەوروپاوە دێن لە ڕێی فڕۆکەخانەکانەوە دێن ئەوانە بێگومان ئێمە لە هەر فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی نووسنگی تایبەتمان بە گەشت و گوزار هەیە لەوێ ڕێبەری گەشتیاری و بڕۆشەر و ڕێنمایی تایبەت دانراوە جگە لەوەی لە بازگەکان و لەگەڵ تیمەکانی تایبەتمان بڕۆشەر و ڕێبەری تایبەتمانەیە کە دەدرێتە گەشتیار بۆ پاراستنی ژینگە و چۆنەتی سەردانکردنی شوێنە گەشتیارەکان تا بزانێت چەند شوێنی گەشتیاری لە هەرێمی کوردستان هەیە. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز سیروان تۆفیق بەڕێوەری بە بازارکردن لە دەستەی گەشت و گوزار زۆر سپاس کە لەگەڵمان بۆی جارێکی دیگە جەژنت پیرۆز.